لە کۆبوونەوەی نێوان مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق و عەلی خامنەئی ڕێبەری باڵای شۆڕشی ئیسلامی ئێراندا گفتوگۆی ورد سەبارەت بە پرسە هەستیارەکانی ناوچەکە و پەیوەندیە دووقۆڵیەکانی هەردوو وڵات کراوە. میدیا فەرمی و نیمچە فەرمیەکانی ئێران ناوەڕۆکی کۆبوونەوەی نێوان خامنەی و کازمیان بڵاو کردووەتەوە. ئاژانسی هەواڵی تەسنیمی نزیک لە ڕێبەری ئێران بڵاوی کردووەتەوە کە خامنەی لە دیدارەکەی لەگەڵ مستەفا کازمی ڕایگەیاندووە پەیوەندیەکانی ئێران و عێراق لە پەیوەندی مێژوو، مەزهەب، کلتور و دابوونەریتین بەواتای تەواوی وشە پەیوەندی برایانن. ڕێبەری باڵای شۆڕشی ئیسلامی ئێران لە دیدار لەگەڵ مستەفا کازمی هەڕەشەی تۆڵەسەندنەوەی خوێنی قاسم سولەیمانی و ئەبوو مەهدی موهەندیسی کردووە و بە ئاشکرا ڕایگەیاندووە کە کۆماری ئیسلامی هەرگیز تیرۆری ئەو دوو کەسایەتیە لەبیر ناکات و بێگومان گورزی تۆڵەی هاوشێوە لە ئەمریکا دەوەشێنێت. هەروەها ڕوو لە کازمی وتوێتی ئەمریکا میوانی ئێوەیان لە ماڵی خۆتاندا کوشت و بەڕاشکاوی دانیان بە تاوانەکەیاندا نا. لە کاتێکدا ئەمە پرسێکی بچووک نییە. عەلی خامنەی ڕەتی کردوێتەوە کە وڵاتەکەی دەزوەردانی لە عێراقدا کردبێت و وتوێتی ئێران خوازیاری عێراقێکی خاوەنشکۆ و سربەخۆیە لە چوارچێوەی پاراستنی خاکەکەی و یەکپارچەیی وڵاتەکەی و دژی هەر شتێکیشە کە ببێتە هۆی لاوازی حکوومەتی عێراق. هاوکات خامنەی ئاماژەی بەوە کردووە کە بە پێچەوانەوە ئەمریکەکان دژی عێراقێکی سربەخۆ و بەهێزن. ئەو تیشکی خستووەتە سەرەوەی کە بۆ ئەمریکەکان گرنگ نییە چ کەسێک سەرۆکوەزیرانی عێراقە، بەڵکو ئەوان بە دوای حکومەتێکی وەک پۆڵ بریمەری حاکمی ئەمریکان کە لە سەرەتای ڕووخانی سەدام حوسێن هەبوو. سەبارەت بە کردنەدەرەوەی هێزەکانی ئەمریکاش لە عێراق خامنەی جەختی کردووەتەوە کە کۆماری ئیسلامی ئێران چاوەڕوانی لە حکومەتی عێراق هەیە کە پێداگری بکات بۆ جێبەجێکردنی بڕیاری ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ دەرکردنی ئەمریکا لە وڵاتەکەیان. بەپێی ئاژانسی تەسنیم مستەفا کازمیش دیداری لەگەڵ خامنەی بەمایی بەختەوەرێکی گەورە وەسف کردووە و سوپاسی هەڵوێستەکانی ئێرانی کردووە لە قۆناغە جیاوازەکان و بە تایبەت لە سەردەمی شەڕی داعش. سەرۆکوەزیرانی عێراق بە ڕێبەری باڵای شۆڕشی ئیسلامی ئێرانیشی وتووە ڕێنمایەکانی ئێوە وەک کلیلی چارەسەری کێشەکان و من سوپاس و پێزانینم هەیە بۆت.